سلااو ڕێز بوو کۆمەڵانی خەڵکی ئازادیخواز یاریمی کوردستانی ماکو بنەماڵە و کەسوکاری زیندانیانی سیاسی بادینان ئەمڕۆ 19 چاری 2020 کەسوکارەکانمان لەلایەن ئاسایشی گشتی هەولێرەوە دران بە دادگای تاوانی دوی هەولێر لەسەر تێکدانی ئەمنی قەومی کەسوکاری ئێمە پێک دێن لە چالاکوانانی مەدەنی و ڕۆژنامەوانانی سیڤیل ئێمە هەموو تومەتێک ڕەت دەکەینەوە لە ژێر ئەشکەنجەدان و هەڕەشەدا بێ لە ژێر دەستی ئاسایشی گشتی لە هەرێمی کوردستاندا چونکە بۆ ماوەی 8 مانگە بە هیچ شێوەیەک ئێمە ئاگاداری بارەدۆخی دەرونی کەسوکارەکانمان و جەستەیی کەسوکارەکانمان نەبووین بە هیچ شێوەیەک مافی پەیوەندیکردنمان نەبووە لەگەڵ کەسوکارەکانمان یان دیدارمان نەبووە لەگەڵ کەسوکارەکانمان کە داوای مافی کەسوکارەکانمان دەکەین و داوای دەرخستنی ڕاستیەکان دەکەین بۆ دوایین جار لەلایەن ئاسایشی گشتی هەولێرەوە لە شاری هەولێر لە بەردەرم دەرگای UN هەمومان کە نزیکەی 100 کەس دەبووین وەکو کەسوکاری زیندانیانی بادینان دەستگیر کراین و دەست بەسەر کراین بۆ ماوەی 15 دەمژمێر کە 21 نەفەرمان لە ئینفرادی کرابووین داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەین تکایە بەجددی لەسەر کەیسی بادینان وەرنەدەین چونکە بادینان و زیندانیانی بادینان مڵکی گشتین داوا لە کونسڵگەریەکان و کونسڵخانەکانی هەرێمی کوردستان دەکەین و بەغداد تکایە بەجددی لەسەر کەیسی زیندانیانی بادینان کار بکەن بۆ دەرخستنی ڕاستیەکان بۆ خەڵکی هەرێمی